بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە هەرێمی کوردستان یادی جیهانی ڕۆژی پەنابەران کرایەوە. 20 حوزەیرانی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی پەنابەران دیاری کرا و یادی ئەم ڕۆژە لە کاتێکدایە دۆخی پەنابەرانی کورد لە وڵاتانی دەرەوە لە بارودۆخێکی خراپدایە. بە میوانداری بەڕێز ئاری جەلال سەرپەرشتیاری گشتی فیراستۆرین سەرانسەری پەنابەرانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو لە کەشێکی نائارامی پەنابەرێتی ڕۆژی جیهانی پەنابەران لە سەرتاسەری جیهان کرایەوە بەهۆی ئەوەی هەرێمی کوردستانیش بەدەر نییە لە پەنابەر و ژمارەیەکی زۆری ئاوارەی لە خۆگرتووە. ئەم یادەی لە زۆربەی شار و شارۆچکان بە هاوکاری ڕێکخراونی نێودەوڵەتیەکان کردەوە. لا کەمپی کەورگۆسچی سەر بە پارێزگای هەولێریش ژمارەیەک لە ڕێکخراوی نێودەوڵەتی ئەم یادەی بۆ پەنابەران کردەوە بۆ ئەوەی ببێتە وێزگەیەک بۆ گەیاندنی داواکاری و خستنە ڕووی ئازار و مەینەتیەکانیان. ئەوڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە هەموو ساڵێک ڕێکخراوی نێتەوەی گرتووەکان یادی ئەم ڕۆژە دەکاتەوە لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی تر. ئەم ڕۆژ یادی ئەو ڕۆژەمان کردەوە وەکو ڕێکخراوی ئینتەرسۆس و کۆمەڵێک ڕێکخراوی تر کە بەشدارین. دەمانەوێت کەشێکی جودا لەوە پەنابەرانە دروستکەین و هەروەها نامەی ئەو ساڵمان تێکەڵاوکردنەوەی پەنابەرانە بە خەڵکی کۆمەڵگای ناوخۆیی خەڵکی هەولێر و هیوادان ئەو ڕۆژێک زەوەی خۆش بۆیان دروست بێ و لە کەشێکی ئەو ناخۆشی و نەهامەتێک کە دیتیان بێنە دەرێت. ئەو وێنانەی دەیبینن وێنەی پەنابەرانی کەمپی کەورگۆسکە کە دەیانەوێت لە ڕێگەی وێنەکانیانەوە ژیانە پڕ ئازارەکانی کەمپەکان بخەنە ڕوو داوای مافێکی سادا لە چوارچێوەی ژیان بکەن. دەیانەوێت بڵێن لێرە لە هەر وەرزێکی سەرما و گەرمادا ژیان دەرسێکی ناڕەحەتیان پێشکەش دەکات. قصة پەنابەر لە کوردستانە عێراقێ يعني چه ڕازە زەحمەتی هەیە هەر پەنابەری نەخۆشە يعني هەر چ کەسێک بێ مرۆڤ لە باژە وڵاتی خۆ سەر بلندە قیمەتی خۆ هەیە قەدری خۆ هەیە ئەو گوتی پەنابەری نەخۆشە ڕۆژەکە ڕۆژە جیهانە پەنابەرایە ئینشاڵڵا ڕۆژە جیهانە پەنابەرە نەمێنێ و هەر کەس فەکەری وڵاتی خۆ. ئەوەل مام هاتین مە زۆر زەحمەتی کشاندن یعنی پەرەبوو نەخۆشە یەک پەنابەر بێ بەس تشتێکی زۆر لمە بوو ئەم هاتن ئەمبێریا ئەهلێ خۆتکەن ئەمبێریا وڵاتی خۆتکەن شتێکی نوو بوو سەرما ئەهلێ کوردستانی جی بەریمە پەنابەر بوون دیت بوو و ئێوە زەحمەتی بهترش مەکشاندن و ئەم شتێکی ناخوازن ژغەینی وەکێژی ئەم وەختێکی بەگەر نەجهێ خوا. لە دوای تێکچوونی ڕەوشی ئەمنی وڵاتی سووریا و عێراق ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ڕوویان لە هەرێمی کوردستان کردو لەو کەمپانیای کە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دروستکرابوون گیرسانەوە ماوەی زیاتر لە 5 ساڵیش دەبێ نزیکەی 8,000 پەنابەر لە کوردانی ڕۆژئاوا لە کەمپی کەورگۆسک نیشتەجێن. تینی خۆر و گەرمای ئەم وەرزە ژیانی لە کەمپەکان بۆ پەنابەران ناڕەحەتتر کردووە بە تایبەتر لە ئێستادا کە کارەبایەکی کەمی نیشتیمانی بە پەنابەرانی و کەمپە دەدرێت بەمەش زیاتر ئازار و مەینەتەکان بەرۆکی مناڵانی و کەمپەی گرتووە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام کەمپی کەورگۆسک. جارێک سڵاتان لەبێت بەڕێزان کاک ئاریزۆ سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەمان داگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دیاریکردنی ڕۆژێک 20 حوزەیرانی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی پەنابەران لەلایەن ڕێکخراوی نێتەوەی گرتوەکان چ بایەخێکی وەکو فیدراسیۆنی پەنابەران ژێوە چۆن لەم ڕۆژە دەڕوانن؟ بەڵێ دەستان خۆش سپاس بۆم دەرفەتە دیارە 20 حوزەیرانی هەموو ساڵێک بەڵێ گوێمان لێک 20 حوزەیرانی هەموو ساڵێک بەڵێ 20 حوزەیرانی هەموو ساڵێک ئەم یادە لەلایەن کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی پەیوەندیدار بە پەنابەران و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەرز ڕادەگیرێت دیارە لە ساڵی 1950 کە لە ئێستا 67 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەو ڕێکەوتنامەی جنێفە تایبەتە بە مافەکانی پەنابەران دیارە ئێمە بۆ وەکو فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقیەوە بۆ 3 ساڵ و لەسەر یەک ئەم یادە بەرز ڕادەگرین دیارە ساڵانی پێشووتر لە ساڵانی ڕابردووە بەتەنها بەیان نامەیەک لە حەیەک بەشداریمان کردو بەڵام 3 ساڵ لەسەر یەکە بە چالاکی جۆراوجۆر بەشدارە بین دیارە ئەم ساڵیش بۆ مەبەستە ئێمە وەکو فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی لێرە لە هەرێمی کوردستان
خستنە ڕووی ئاماری سەرجەم ئەو پەنابەرانی هاوڵاتیانی عێراق کە کۆچیان کردو بۆ دەرەوەی وڵات هاوکات ئەو پەنابەرانەی کە لە ڕێگا جۆرا و جۆرەکانی دەرەوەی وڵات گیانیان لە دەزاوە بەداخەوە خستومانەتە ڕوو هاوکات ئاماری کار و چالاکیەکانی یەک ساڵی ڕابردووی خۆمان خستۆتە ڕوو وە لایحەیەکی هەشخاڵیمان خستۆتە ڕوو بۆ بەڵێ بەس وەکو باخەکە ئێستا بۆ نمونە دیاریکردنی ڕۆژێک چ باخێکی هیچ لە ژیانی پەنابەران دەگۆڕێت بۆ نمونە کە 20 حوزەیران هەموو ساڵی یاخود تەنە بۆ نمونە بڵاوکردنەوەی بەیاننامەیە لەلایەن ڕێکخراوەکانی تایبەت بە بواری پەنابەران یاخود چی لە ژیانی پەنابەران دەگۆڕێ ئەم ڕۆژە؟ بەداخەوە دیارە باخی ئەو توی نییە گەر باخی ئەو توی هەبواە و ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ لەلایەن ئیمزاکەران واژووکەرانی ئەو دەوڵەتانەی کە خۆیان ڕێکەوتنامەی جنایفیان واژوو کردووە تایبەت بە پەنابەران داواکردنی مافی پەنابەری و قورستر و سەختتر نابوو و ڕێگاکان سەختتر نابوو بۆ پەنابەران وەکەوەی کە لە ئێستا ئەیبینین وڵاتانی ئەوروپا چۆن ڕۆژ بە ڕۆژ بڕیارەکانیان سەختترە و ئیتیفاقی واژووەکەن لەگەڵ وڵاتانی سەر سنوور کە بۆ دەواازەیەکە بۆ سەر یەکێتی ئەوروپا بۆ ڕێگریکردن لە پەنابەران دیارە باخی ئەو تۆی نییە نەخێر. بەڵێ زۆر باش سەبارەت بە وەکو خۆتان ئەمڕۆ بەڕێزیوت تەشت لە هەشت خاڵدا باسن لە دۆخی پەنابەران کردووە دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەین کە مەسەلەی کۆچ ئێستا لە هەرێمی کوردستان ماوە کۆچ لە ئێسەدە کە پێشتر بە تایبەتی لە 2015 بەلێ شاو خەڵک لە هەرێمی کوردستان و لە عێراقەوە کۆچیان بۆ دەرەوەی وڵات دەکرد. بەڵێ بەداخەوە دیارە لە سەرەتای دەستپێکردنی شەڕی داعش دیارە کۆچ تازە نییە ساڵەهای ساڵە کۆچکردن هەر هەبووە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی کە سنوور بەزاندن هەر هەبووە بەڵام لەم ساڵانەی دوایە بە تایبەتی لە دەستپێکردنی شەڕی داعش لە ناوچەکەەوە کە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و ئەم ناوچەی گرتەوە ڕێژەکە بەرز بووە بۆ زیاتر لە 160 بۆ 70,000 کەس لە ساڵێکە و بەداخەوە قوربانیشە بووە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بەڵام ئەم ساڵ جیاواز بەپێی ئەو ڕێکەوتن نامەی کە وڵاتانی یەکێتی ئەوروپا لەگەڵ تورکیا کردویانە بۆ بڕێگریکردن لە پەنابەران دیارن ڕێژەکە زۆر کەمی کردووە بەدەر لە ڕێگریکردن دەستگیرکردنیان کە لەلایەن وڵاتی تورکیاوە ئەو پەنابەرانە دەستگیر ئەکرێنەوە بۆ ماوەیەکی درێژخایان لە کەمپ و گرتوخانە دەست بەسەرەکانە ئایان هێڵنەوە و تووشی ناڕەحەتی و نەهامەتی زۆر ئەبن و سەرباری ئەوەش دیپۆرتی وڵاتی خۆیان ئەکرێنەوە و پەنجەمۆر ئەکرێن و جیاوازەکانیان بان دێخرێتە سەر کە بۆ ئەوەی دووبارە نەتوانن بە شێوازی نایاسایی بڕۆن سەفەرکەن بەدەر لە نایاسایی ئەمان ناتوانن دیارە بۆ ماوەی 5 ساڵ بان دەخرێتە سەر جیاواز و سەرناوەکانە چکە فینگە پرێنتیان پێگرە گەر بێت و جیاوازەکانیشان بگۆڕن ناتوانن بۆ سەفەری سەردانی وڵاتی تورکیا بکەن. بەڵێ بەس ئێستا مەسەرەن ئەو ڕێکەوتنەیە کە بۆتەوەی کەمکردنەوەی مەسەرەن دیاردەی کۆچ یاخود پەیوەندی بە دۆخی عێراق وەرەمیشەوە هەیە یاخود تەنها ئەو ڕێکەوتنەیە یعنی ئەو ڕێکەوتنەی کە کراوە لەیان تورکیا و یەکێتی ئەوروپا کاریگەری زۆری هەبووە لەسەر کەمبوونەوەی ڕێچوونی پەنابەران بۆ وڵاتانی ئەوروپا لە ڕێگەی تورکیاوە؟ باڵە بە دڵنیاییەوە خۆی ئەو ڕێگریکردنە کاریگەری تەواوی هەیە چکە لە دوای ڕێکەوتن نامەی 20 ئازاری ساڵی 2016 و پەنابەرانەی کە ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردووە بە تایبەتیوانی کە بە وڵاتانی بەڵقانە تێپەڕیان کردووە پەنجەمۆریان پێکراوە ئەو پەنجەمۆرە گرفتی بۆ دروست کردوون و لە وڵاتی سێم کە داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردو بە واسەی پەنجەمۆرەکانیانەوە دیپۆرتی ئەو وڵاتە ئاکرێنەوە کە یەکەم جار لە وڵاتی ئەوروپا داخڵ بوونە لێو کە لێوەی ڕۆشتون ئەمانە کێشەی زۆری بۆ دروست کردوون و ئەمە هۆکاری زۆرە بۆەوەی کە جگەل لە سەختی ڕێگاکان کە لە ئێستاە زۆر سەخت بوونە و دەواازەکان زۆربەی زۆری هەمووی لەلایەن پۆلیسی دەریاوانی و پۆلیسی سنوورەکانەوە بە تەواتی تەنراوە سەرباری ئەوەش یعنی وڵاتانی ئەوروپا داوانامەی مافی پەنابەریان زۆر سەختتر کردووە و
پێویست بەوەکە کە هاوڵاتیان کاتێکە چەند داوانامەی مافی پەنابەری پێشکەشەکەن ئەبێت بەڵگەنامەی زۆریان پێبێت و بتوانن کە بەرامبەرەکەیان دەستگای کۆچی دەستگای پەنابەرانە مقنعکەن بەوەی کە کەیسەکەیان کەیسێکە هەڕەشە لەسەر ژیانیان هەیە ئەو کاتە وەڵام بەخواستیانە دەنەوە لە سەرەتای دەستپێکردنی شار و لە سەرەتای دەستپێکردنی لێشاوی کۆچ ئەو لێکۆڵینەوەیان نەبوو وڵاتانی ئەوروپا بەدایان و سەدان پەنابەر هەبووە بەبێ پێشکەشکردنی داوانامەی مافی پەنابەری وەڵامیان بەخواستی داوەتەوە و جوابیان وەرگرتووە. بەڵێ کاگاری ئەو ڕێکەوتنەی کە بەڕێز باسکرد لە نێوان تورکیا و یەکێتی ئەوروپا کراوە پێچەوانەی ئەو ڕێکەوتنامەیە کە بەڕێزت وتر لە 1950دا واژۆ کراوێنێ وڵاتانی کە ڕێکەوتنیان لەگەڵ تورکیا کردو خۆشیان واژوی ئەو مافەکانی پەنابەریان کردووە پێچەوانەیە لەگەڵ ئەو بەندانەیە و ڕێکەوتنامەیە. بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی لە ماوەی چەند مانگی ڕابردوو یا با بڵێن لە ماوەی یەک ساڵی ڕابردوو کە ئەگوزارێ لەلایەن وڵاتانی سەرجەم وڵاتانی ئەوروپاوە سەرجەمی دژ بە بەهاکانی مافی مرۆڤ و ڕێکەوتنامەی جنێفی ساڵی 1950 بە دەر لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی ئیتیفاقێکی نێوان حکوومەتی عراقی و وڵاتانی ئەوروپاوە بە سەدان پەنابەر بە شێوەی بە دوور لە خواسی خۆیان کە ئەمە هیچیان لە بەندەکانی مافی مرۆڤانیە کە هیچ هاوڵاتێک و هیچ پەنابەرێک ناچار بکرێت کە بە زۆر بیگەڕێنەوە وڵاتەکەی خۆی دیارە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە زیاتر لە 6 بۆ 7,000 هاوڵاتی کە بە شێوەی زۆرە ملێ بە دوور لە خواسی خۆیان بە لێدان و بە سوکایەتیکردن دیپۆرتی عراقراونەتەوە ڕەنگە بۆ ماوەیەکی کاتی توانرابێ ئێمە ڕای بگرین بەهۆی فشارەکانمان لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوەکە کردومانە بەڵام بەداخەوە ئەمە هەتاوەکو ئێستا هەر بەردەوامی هەیە یەکێک لەو خاڵانەی کە ئێمە داوامان کردووە ڕێگریکردنە لەوەی کە جارێکی دیکە کە هاوڵاتیان ناچار نەکرێن و بە تایبەتی ئەو پەنابەرە کۆنانەی کە لە ساڵانی ڕابردوو ڕۆشتونە کە ماوەی 10 ساڵ بۆ 12 ساڵە بێ لە وڵاتانی ئەوروپان و ئێستا کەوتونەتە ژێر هەڕەشەی ئەوەی کە بە زۆرە ملێ دیپۆرتی عراق کرێنەوە چۆن لە ماوەی چەند مانگی ڕابردوو لەلایەن هەرێک لە وڵاتی بەریتانیا فینلەندا سوید نەرویج ئەمانە کۆمەڵە پەنابەری دیکان بەداخەوە دیپۆرت کردەوە و لە دەرەنجامی دیپۆرتکردنەوەی ئەو پەنابەرانە یەک لە پەنابەرەکان لە بەغدا هەر دوای چەند ڕۆژ یەکسەر تیرۆر کراوە کوژرا دیارەمانە کە کەیسەکانیان واقعی بووە داوانامەی مافی پەنابەریان لە وڵاتانە پێشکەش کردووە لە ئێستا جارێکی دیکە وەستێنراوەتەوە بەڵام ئەوە نییە کە بە شێوەیەکی یاسایی و فەرمی بووە چکە ئەم بڕیارانە ئەم هاوکاریانە کە حکوومەتی عراقی پێشکەشی وڵاتانی ئەوروپای کردووە بۆ وەرگرتنەوەی پەنابەران پارلەمان لی ئاگادار نەبووە وەزارەتی ناوخۆ وەزارەتی دەرەوە ئەم ڕێکەوتنامانەی جێبەجێ کردووە لە بەرامبەری ئەو هاوکاریانەی بۆ بنیادنانەوەی عراق و لە شەڕی دژ بە تیرۆر لە ئێستا لەلایەن وڵاتانەوە کە پێشکەشە کرێت یەک لەو خاڵانە ئەوەیە کە ئەو پەنابەرانەی کە لە ئێستا لە دەرەوەن هاوڵاتی عراقی با بڵێن ئەمە باز لە عێراقەکەین کە داوانامەی مافی پەنابەریان لە چەند ساڵی ڕابردووە ڕەت کراوەتەوە لە ئێستا بەدایان و سەدان کەس هەیە لە دوای ئەو ڕێکەوتنامەیەوە لە ساڵی 2016 کە لە دوای ئەو ڕێکەوتنامەیەوە داوانامەکانیان ڕەت کراوەتەوە ئەکەونە ژێر هەڕەشەی بە زۆر ناردنەوە بەدەرلەوە پەنابەران ئیغراءەکەن بە شێوازی جۆرا و جۆر هەر وڵاتانی ئەوروپا بەڵێ کاگاری سەبارەت بۆی کە ئەم ڕێکەوتنەوەی لەلایەن وڵاتانی ئەوروپا پەنابەران ئێغراکەن بە شێوازی جۆرا و جۆر کە پارە ئەخەنە بەردەمیان بەوەی کە بەم تکتی تارەکانیان بۆ بڕن یا چەند سەد یۆرۆیەکیان پێ ئەدەن بەو شێوازانە کە بیان گەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان کە لە کاتێکە ئەگەر کەسەکە زگوردی بوو بێ سەڵتیش بوو بێ بەدایان 1000 دلاری سرف کردووە سەربارەوەی کە ئەو ڕێگا سەخت و پڕمەترسیەی گرتووەتە بەر هەتاوەکو گەیشتووە بە وڵاتێکە خۆی ویستێتی ئێستا ئەوانەیانوێ بە شێوەیەکی زۆر سادە و ساکار بیگەڕێنەوە بۆ مەبەستە حکوومەتی ئەڵمانیا لە ئێستا لێرە بەشی کردوێتەوە هۆبەیەکی کردوێتەوە تایبەت بۆ پەنابەرانە وردە وردەیانوێت تەسفیان کات نەگەوە سەرجەم وڵاتانی ئەوروپا. بەڵێ ئێوە فیدراسیۆنی پەنابەران چیتان کردووە بۆ کە بەڕێزوتە ئێوە قسەتان لەگەڵ وەزارەتی دەرەوە کردووە کاوان ئاگادار نین و وەزارەتی ناوخۆش ئەی کێ ڕێکەوتنەکەی کردووە تا چەند لە ڕێی پەرلەمانەوە ئێوە هەوڵتانداوە و ڕێکەوتنەیە گەر ڕێکەوتنی کرابێت کە بەڕێزوتە لە 2016ەوە ئەم ڕێکەوتنە کراوە هەڵبوەشێتەوە هیچ چاوڵێکی لەو شێوەتاندا قستان لەگەڵ پەرلەمان کردووە پەرلەمانی عێراق؟
بەڵێ دیارە ڕێکەوتنامەی بۆ گەڕانەوەی پەنابەرانی عراقی زیاتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لی زەرمەند دەبن وەک چۆن لە ڕابردووە زیاتر لە 6500 ئەم ڕێکەوتنامەیە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 ئەوە نەبێ شتێکی تازەکی بێت لەم دوایانە بێکرابێت بەڵامی تر جار بەجار ئوبدەی تێکەنەوە وڵاتان لەگەڵ وڵاتی عراقا نەخر وەزارەتی ناوخۆ و لەگەڵ وەزارەتی دەرەوە ئەمان ئاگادارن نەک پەرلەمان پەرلەمان ئێمە ئاگادارمان کردوونەتەوە لەسەر ئاستی دەرەوەی وڵات پەرلەمانی یەکێتی ئەوروپای لێ ئاگادار کراوەتەوە پەرلەمانی بەریتانیا لێ ئاگادار کراوەتەوە خۆپشاندان و اعتیزاری ناڕزاییمان هەبووە لە بەردەمی وەزارەتی ناوخۆی بەریتانیا بۆ ئازادکردنی و پەنابەرانی کە لە گرتوخانەکانی لەندەندان نابوون و لیان دیپۆرتەکردنەوە لێرە بە هەمان شێوە لەگەڵ سەرجەم لیژنە پەیوەندیدارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق دانیشتنمان هەبووە و بەڵگەنامەکانمان پێشکەش کردووە ڕاستە لە سەرەتا ئەوانیان و کە هیچ ڕێکەوتن نامێک نییە بەڵام دوای ئەوەی کە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق لەم خولەی ئێسایا کە چون خۆیان بەدوادا چوونیان کرد بۆیان دەرکەوت کە بیلفعل وایە ڕێکەوتن هەیە و ئەگەر ڕێکەوتن نەبێت چۆن کەسێک بەبێت جیاواز کەسێک بەبێ ئەوەی کە هەڵگری جیاوازێکی عراقی بێت ڕاستە هاوڵاتێکە عراقیە بەبێ هیچ نازنامەیەک لە فڕۆکەخانە وەرەگیرێتەوە بەس خۆی لە خۆیان بە دەرلەوەی کە ئەو بەڵگانە ئێمە پێشکەشمانە کرد ئەمە خۆی لە خۆیان گەورەترین بەڵگەیە هاوڵاتیەک لە سژن لە پۆلیس لەلایەن ئۆمۆفیسەوە سواری تاریان کردووە بە کە لە بچەکراوی هەندێک زۆریان تیا هەبووە لەوانەی کە زۆر ئیلحاحیان کردووە لەسەرەوەی کە نانێرنەوە یا کە ئێمە ئاگادار بووین فشاری زۆرمان خسوونەتە سەریان کە لە بچیان کردوون تیانە هەبووە دەرزی بێهۆشیان لێداون هەتاوەکو کە لێرەدایان بەزانون بەڵێ پێشتر بەرەزت باسی بۆ نمونەوە هاوڵاتیانی کە لە ڕێی تورکیاوە بەنیازی کۆچن بە ئەوروپا بەرەزت باسی دیپۆرتت کە دیپۆرتنەوە تەنها بۆ هەرێم یاخودە و حاڵەتێک کە پێشترە بوو زۆر جار وڵاتانی هەرێم دیپۆرتی سووریاش دەکران ئەم حاڵەتە بەردەوامیە یاخود بنەبڕ کراوە ئەم حاڵەتی دیپۆرتنی مەسەلەن پەنابەری کورد بۆ سووریا بەڵێ دیارە لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردووە 2007 ئەم حاڵەتە دەستی پێ کردووە لە کاتێک سەروبەندی ڕێفراندۆم بوو ئەو کاتانە بوو کە کاتە عیلاقاتی حکوومەتی هەرێمی کوردستانی زۆر خراپ بوو لەگەڵ وڵاتی تورکیا کۆمەڵک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستگیر کران دوای ئەوەی کە لە سنوور بوون ئێمەیان لێ ئاگادار کردەوە ئەگەرچی ئێمە بە سەفارەتی عراقمان قونسوڵخانەی عراقمان لە غازی عەنتاب ڕاگەیان و ڕاستەوخۆ خۆشمان قسەمان لەگەڵکردن پێمان وتن کەوانە هاوڵاتی عراقین تکاتان لێکن کە دیپۆرتی سووریان مەکەنەوە بیان هێنن لە ڕێگەی دەواازی ئیبراهیم خەلیلەوە دیپۆرتیان کەنەوە بەڵام وتیان نە ئەمانە خۆیان بە سووری ئەژمار کردووە بۆیە بێ ئیلابچنە سووریا بۆی ئەوان بەڵگەنامە و جیاوازی عراقیان پێ بوو پێیان پیشان نابوون بەڵام بەداخەوە ئەوان هەر ڕادەستێ و هێزەکانی بەرەی نووسریان کردن لەو سنوورە خۆشببختانە ئەو چەند پەنابەرەی کە دیپۆرت کران کە نزیکی 300 پەنابەرە بوو بە چەند وەجبەیەک دیپۆرت کرابوون توانرا ڕاستە ناڕەحەتی و زەخت و فشارێکی زۆر لەسەر ئێمە هەبوو و بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ هێزەکانی دژە تیرۆر و لەگەڵ هێزەکانی ڕۆژئاوا توانرا سەرجەمیان بە سەلامەتی بگەڕێنەوە بۆ ئێرە بەڵام کە سوکاریان و ئێمە تووشی ناڕەحەتێکی زۆر بووین و ڕێگایەکی پڕمەترسیە بۆ ئەو پەنابەرانە ئەگەر چی خۆیان هەڵەیەکیان کرد بێت لە سەرەتایە گوت بخۆیان بە سووری ناسان بێوشکە لەلایەن قاچاقچەکانیانەوە پێیان ڕاگەێنن کە خۆیان بە سووری لە قەڵەمبند بۆ پێی کە سووریا شەڕ و کوشتارێکی زۆری تیابوو و ناوچێکی نائارام بوو بە تەواوەتی بۆیە بە هیچ شێوەیەک حکوومەتی تورکیا نابووە هاوڵاتی سووری دیپۆرت کردایەتەوە بەڵامی تر دەستپێکەکەی لە هاوڵاتیانی عراقەوە دەستی پێکرد و ڕەوانە ئەوەی کردووە لە ئێستا هاوڵاتی سووری خۆشەگرێتەوە چکە زەخت و فشاری نێودەوڵەتی هەیە لەسەر وڵاتی تورکیا کابێ ئەم پەنابەرانە دەستگیر بکرێن بە تایبەتی وانێک لە سنوور کەناراوەکان و لە سنوور دەستگیرەکرێن ئەبێ لە کەمپە داخراوەکانە بیان هێڵن لە گرتوخانەکانە کە ڕەوشیان بەداخەوە زۆر زۆر خراپە لە شەو ڕۆژێکا 24 کاتژمێرە یەک ژەم نان خواردنیان ئەگەر بدەنێ ئەبێ مامەڵی یاساییان بۆ جێبەجێ بکرێ بگەڕێتەوە دیارە بەو پێی کە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ ئەم پەنابەرانە لە گرتوخانەکان لەسەر خەت بووینە بەداخەوە کاتی زۆری ویستووە چکە باڵۆزخانەکانی عراقیش ڕاستە ئەگەر چی ئەوان مامەڵیان بۆ کردبێتن بەڵام لە بەخا
تاخیر بۆ مامەڵەکانیان چکە ئەبواە بەغا جوابیان باتەوە کامانە جواز مروریان بۆ بکرێت تێپەڕ بێ ئەمە من پێش لە ڕەمەزانە بوو داوام ئاراسی کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە بۆەوەی کە ڕێگە بدەن لە دەواازی ئیبراهیم خەلیلەوە هیچ نەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاتێک کە دەستگیرەکرێن لە گرتوخانەکانە نەمێنەوە چکە ژمار مناڵێکی زۆری تیا بووە کە لە ڕێگەی دەواازی ئیبراهیم خەلیلەوە لیان بگەڕن کە بێنە ئەم دیوە لێوە با بڵێن دیپۆرتیان بکەنەوە نەک چاوەڕێ بکەن بە حکوومەتی تورکیاشمان ڕاگەانەوە یعنی کەمە بڕیارە ئەبێ هەر جێبەجێ بکرێ و مەرجە لەسەر حکوومەتی تورکیا حکوومەتی تورکیا ئەتوانێت لە ڕێگەی دەواازی ئیبراهیم خەلیلەوە بەڕاستی جێبەجێ بکات و لەوە چێ کولفەکەشی بۆ حکوومەتی تورکیا زۆر کەم بکەوێت لە چا ئەوەی کە تۆ پەنابەرێک 300-400 دلاری لێبات بۆ تکتی تاری بۆ بڕێ بچێت بۆ بەغا تووشی ناڕەحەتیە بێت لە کاتێکە ئەو پەنابەرانە لە بەغا دەست بەسەر ئەکران بە کەفاەتی ملیۆنێک ئازاد دەکران ئێمە ئەو کێشەیەشمان هەبوو لە ماوەی ڕابردوو کە لەگەڵ فڕۆکەخانەی بەغا دایمەن لەوێ پەنابەریانەگرت لەوێ تووشی ناڕەحەتی زۆر ئەبوون نەبووە کەسە بووە لەناو بەغا کەفاەتی بکردنایە بەڵام ئێستا خۆشبەختانە خەریکە شتەکان وای لێ لە ڕێگەی خاڵی سنووری ئیبراهیم خەلیلەوە ئەوە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەرچی ئێمە دژی بە زۆر ناردنەوەی پەنابەرانین بەڵام لەو حاڵەتانەی کە ئەمە نانە سەرخەر لەگەڵمانەوە ئازادیان ناکەن لیان ناگەڕێن بڕیارە ئەبێ جێبەجێ بکرێت بۆیە ئێمە نامانێ ئەو پەنابەرانە لە زیندانە بمێننەوە و بە زووترین لە نزیکترین کاتە بگەڕێنەوە ناو کەسوکاریان و تووشی ئەوە نەبن کە بەداخەوە لە ماوەی ڕابردووە چەند جارێک کە کۆمەڵێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕادستی هێزەکانی بەرەی نووسرە و جەبهەت نووسڕەوانە کراوە. بەڵێ ئێستا ئەو ئامارانەی کە لای ئێوەن بۆ نمە دوای ئەو ڕێکەوتنەی کە لەیان تورکیا وڵاتانی ئەوروپا کراوە بۆ ڕێگری لە چوونی پەنابەران بۆ وڵاتانی ئەوروپا ژمارەیەکی زۆر کورت هەیە لە بەندیخانەکانی وڵاتی تورکیادا بێت و ئازاد نەکرابێ؟ بەڵێ بە دڵنیاییەوە لە ئێستا من کەمە پێش ئێسەی کە بێم قسە لەگەڵ جەنابتان بکەم من لەگەڵ یەکێک لە پەنابەرەکانی تورکیا قسەی لەگەڵ من کرد کە لە کەمپی سورنج پەنابەرێکی زۆری لێ کە کووردە دەست بەسەرە لە ئورفا لێتی لە منتیقی غازی ئەنتاب بە هەمان شێوە لێتی لە دەوروبەری ئەدرنەوەوانە لێتی نوێنەرایەتی ئەمەش گەڕاوەتەوە دیارە لە ماوەی چەند مانگی ڕابردووە لێرە بوو لە هەرێمی کوردستان گەڕاوەتەوە ئێ دەست بەکار بووە و هەوڵ ئەدەن کە بە شێوەیەکی زوو بتوانین لەوێ کە زۆربەی زۆرینیان ئازاد بکەین ئەوانەشی کە یانێ خۆیان بگەڕێنەوە لەسەر خواستی خۆیان بێت بتوانین بە هەماهەنگی لەگەڵ باڵۆزخانە و قۆنسوڵغێرەکانی عێراق لە تورکیا بتوانین مامەڵەی یاساییان بۆ جێبەجێ بکەین و بە زووی لە زیندان ڕزگاریان بکەین چکە بەڕاستی ڕەوشەکەیان زۆر زۆر ناجێگیرە سەرباری و فشارە دەرونی کە لە سەریانە وەو جێگە ناڕەحەت و ناخۆشانەی کە تیانە وەکو باسم کرد کەمە لە دەمی خۆیانوێ چەند جار بۆ ئێمە باسیەکەن لە 24 کات دژمێرە یەک ژەم ناخواردن ئەدەن بەمانە. بەڵ زۆر باش سەبارەت بە مەسەلەی کۆچ پێشتر لە هەرێم کۆچێکی زۆرە بوو لە ساڵانی ڕابردوو لە 2017 و بڵێن لەسەر تای 2010 کۆچ بەرداوامە ئێستاش هەر بەرداوامە مەسەلەی کۆچکردنی هاوڵاتیانی هەرێم بۆ دەرەوە؟ بەڵێ لە زال هەتا ئێسش کۆچکردنی هاوڵاتیان هەرێمی کوردستان بەردەوامی هەیە گەر بەردەوامی نەبێ ئەو هەموو پەنابەرەمان ڕۆژانە بەدایان و سەدان پەنابەر دەستگیر ناکرێن و لە گرتوخانەکانە دانانن لە تورکیاوە لە دوورگەکانی یۆنان کە سەدان پەنابەرمان هەیە لەوێ لە منتیقی ڕۆمانیا هەمانە لە بولغاریا هەمانە کە خەڵکێکی زۆرمان لەوێ لە کەمپ و گرتوخانەکانە دانراون بەداخەوە کۆچەکە بەردەوامی هەیە بەڵام بەپێی ئەو ڕێکەوتن نامەیە کە بە تەواوەتی چۆتە بواری جێبەجێکردنەوە فشاری تەواوەکرێ بۆی کە پەنابەر نەتوانێت بە شێوەی نایاسایی تێپەڕ بێت ڕێژەکە کەمی کردو لە چاو ساڵی پار و پێرارە. هیچ ئامارێک هەیە سەبارەت بە ئەم ساڵ و ساڵی ڕابردووش ڕێژەکە چەندە لە عێراق و لە هەرێمی کوردستان؟ بەڵە دیارە لە 26 ساڵی 2017 هەتاوەکو 26 تقریبان لە 175 ئامارەکانیش بەدەستی ئەمە گەشتۆتەوە دیارە ئامارەکان تۆزە قورستر وە سەرخترە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئامارەکانمان مانگ بە مانگیش تەنانە دەڕاگەیان هی سەرجەم ساڵەکانیشمان لابوو 65,000 نزیکەی 205 کەسە کۆچیان کردووە و داوانامی مافی پەنابەریان لە
وڵاتانی ئەوروپای پێشکەش کردووە لەو ڕێژەیەش بەداخەوە کە لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە 59 کەس لە هاوڵاتیان هێرێمی کوردستان کە زۆرینانشن و مناڵ بوون گیانیان لەدەستدا و بێسەر و شوێن بوون لەو ڕێژەیە 25 کەسیان تەرمیان دۆزراوەتەوە تەرمەکانیان توانراوە سەرجەمیان بگەڕێنینەوە لێرە لە هەرێمی کوردستان هەست کەسە لە پارێزگای خۆی و لە نزیکی کەسوکاری خۆی بە خاک سپێردراوە بۆ بێسەر و شوێن بۆکانیشێ وەکو فیدراسیۆنی پەنابەران وەکو تاکە ڕێکخراو لەسەر ئاستی هەرێمی کوردستان و توانم بڵێم عێراقیش هەتاوەکو ئێستا کە کارمان کرد بێ لەسەر ئەو قەزێ هەم بۆ گەڕانەوەی تەرم و هەم بەدواداچوون لەسەر بێسەر و شوێنبۆکان بەردەوامی هەیە وە پشکنینی DNA وە زانیاری تەواو و پێویست ڕەوانی دەرەوە کراوە بە بەردەوامی ئێمە لەسەر خەتین لەگەڵیانە لە حاڵەتی دۆزینەوەی خوانەخواستا تەرمی دیکە هەبێ لە بەرەوەی کەوت تەرمانە لێ بە خاچیان نەسپێرن بتوانین کە ئێمە زوو دەستمان پێی بگات و بیێنینەوە بۆ کەس و کاریان چکەگەر زوو پێی نەزانین بەداخەوە تەرمانە لێوێ بە خاگە سپێردێن کە بە خاکیش سپێران بۆ ماوەی 3 ساڵ ناتوانرێت کە تەرمەکە بگەڕێنیتەوە بۆ ئێرە بەڵێ ئەو 65,000 کە باسکتەنا بۆ عێراق کە لە 26 2017 تاوکو ئێستا یاخود چەندی یاخود هەرێمی کوردستان یاخود چەندی هەرێمی کوردستان لەو ڕێژەیە بەڵێ دیارە ئەو 65,000 کەسە ئەوە هاوڵاتی عێراقیە لە دەروی وڵات کورد نییە عەرەب نییە بڵێن بە پێی نەتەوە نییە هەمووی بە عێراقی ئەژمارەکەی هاوڵاتی عێراقی نەکەرێمی کوردستان لە جیاکاری بۆ بکرێمە تۆزە زەحمەتە بۆ ئێمە بەڵام ئەو پەنابەرانی کە ڕویان لە دەرەوە کردووە زیاتر هی باشووری عراقن با بڵێن هی پارێزگاکانی هەرێمی کوردستان وە بە کەرکووک وە بە دیالە و بە مووسڵەوە ئەو شوێنانەی کە کێشە مەشاکیلی تیا بۆ لە ماوەی ڕابردووە زۆرینەی زۆری ئەگەر ڕووداوەکانیش سیر بکەیت و ئەو پەنابەرانی گیانیشان لەدەستداوە کە ئێمە کارمان بۆ کردو بۆ گەڕانەوەی تەرمەکانیان وە بێسەر و شوێن بویان هەیە زیاتر ئەم ناوچە سونە نشینانن با بڵێن ئەم سەروی عێراقن نەک خواروی عێراق بەڵێ کاگاری ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37 فانسینێت ئایا ئەزانن
برێن چیە ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپی ڕەشتەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپی ڕەش بەرهەمە شازەکانی ئەسپی ڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپی ڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک ئاری ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئەو کۆچەی کە هاوڵاتیان یاریێمی کوردستان کە بەرەزوتت ئێستاش بەردەوامە پێتان وایە کۆچ لە یاریێمی کوردستان کۆچێکی ناچاریە چووکە ئەمڕۆ ئێوە لە یادی ڕۆژی جیهانی پەنابەرانە باز لەو دەکەن کە ڕێگەی مرگ بۆ ژیان ناچاریە ئەو کۆچێک کە لە هەرێمایە کۆچێکی زۆرەم لێە پێتان وایە؟ بەداخەوە دیارە ناچاری ئەگەر ناچاری نەبێت هیچ کەسێ ملی ڕێگەی هات و نەهات و پەلی مناڵی جگەرگۆشەکەی ناگرێ بە دەریایەکی وەکو دەریای ئیجە و دەریای ڕەشە بگرێتە بەر بەڵێ ناچاریە ئەگەر بارودۆخەکان لەبار بێت و هەلیکار بۆ گەنجان بڕەخسێ و موچە لە کاتی خۆیان دابش بکرێ بارودۆخ باش بێ و ئیستقرار بێت بە دڵنیایی وەکو ساڵانی ڕابردوو هیچ کەس نەئاڕۆژ بە جیاواز لەوە کۆچی پێچەوانش هەبوو کە بەدایان و سەدان کەسمان هەبوو لە ڕێگای دەستگای کۆچی نێودەوڵەتیەوە ئەگەڕایە بۆ ئێرە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق جیاواز لەوانە بەدایان کەسمان هەبووە کە هەڵگری ڕەگەزنامی وڵاتان بۆ هاتوونەتەوە لێرە خزمەتیان کردو خزمەتیان پێشکەش کردو بەڵام بەهۆی ئەو بارودۆخە ناڕوونە کە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو ڕوویداوە ئەمانە هاوڵاتیان ناچارەکە بۆی کە ملی ڕێگەی هات و نەهات وە ژیانی پەنابەری بگرنە بەر. بەڵێ بەس پێتان وایە ئەو کاری بەردەوامبوونەکەی چییە ئەوەندەی کەوە پەیوەندی بە دۆخی سیاسی و ئابووری هەرێمەوە ئەوەندەی کێوە بۆ دادچوودان بۆ کردبێ کە کۆچ بەردەوامە؟ بە دڵنیایی هۆکاری هەرە سەرەکی سیاسیە بە دەر لە کێشەی کۆمەڵایەتی تاوان دەگمەنە ئەوانە کە کاتێچنە دەرەوەی وڵات بڵانسەن کەسێک کێشەیەکی کۆمەڵایەتیە بێت زۆربەی زۆر یەگەڕێتەوە بۆ کێشە سیاسەکان نەگەر کێشە سیاسەکان چارەسەر بێت لە نێوان لایەنە سیاسەکان هەم لە هەرێمی کوردستان و لە عێراق بە گشتی با بڵێن پەرلەمان کاری خۆی بک بە پێویست حکوومەت کاری خۆی بکات و وەکو ساڵانی ڕابردوو موچە لە کاتی خۆیدا هەبێت خزمەت گوزارە سەرەتایەکان بۆ هاوڵاتیان دابین بکرێت بە دڵنیایە هیچ هاوڵاتیەک ناچێت ڕێگەی هات و نەهات و ڕێگە سەختە بگرێتە بەر و ئەم وڵاتە جێبێڵێت. بەڵێ زۆر باش سەبارەت بە پێدانی مافی پەنابەرێتی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن ئێستا لە وڵاتانی ئەوروپا ئایا بە ئاسان مافی پەنابەری دەدرێت بە و هاوڵاتانەیە کە لە هەرێمی کوردستانەوە ڕۆشن یاخود مەرجی قورسێ بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆی مافی پەنابەریتیان پێ بدرێت؟ بەڵە دیارە لە ساڵی 2015 چواردە بۆ 15 و هەتاوەکو تقریبان 16 مانگی سێش ئەو هاوڵاتیانی کە ڕۆشنە دەرەوە زۆربیان هەبووە ئەوانە کە ئێمە خۆمان لەسەر خەربوونە لەگەڵیانەوە چاو دێریمان کردوون و ئاگامان لیان بۆ بەبێ پێشکەشکردنی داوانامی مافی پەنابەری جوابیان پێدراوە ئێقامەیان پێدراوەوە ئەوانەشی کەم داوانامەیان پێشکەش کردووە بە شێوەیەکی زۆر سادە و ساکار لەو کاتانەیە وەڵام بە خواستەکانیشان دراوەتەوە و هەموو حەق و حقوقێکیان هەیە و لە ئێستا ژیانیان دامەزراوە لە وڵاتانە و هیچ کێشە و
هیچ مەشاکلێکی ئەو تۆیان نییە و بگرە تیاشانە لە ئێستا مامەڵە بۆ ئەندامانی دیکەی خێزانەکەیانەکەن کە ئەیانێ بیان بەنە دەرەوە بۆ دەرەوەی وڵات لەوێ بژین بەڵام ئەوی لە دوای ئەو ڕێکەوتن نامەیە ڕۆژچوونەتە وڵاتانی ئەوروپا ئەمانە پێدانی مافی پەنابەری بۆ ئەمانە زۆر سەختتر بۆ چکە بۆ پێی کە وڵاتان ناڵم ڕۆژ بە ڕۆژ داوانامی مافی پەنابەری سەختترەکەن و قورستری ئەەکەن وە پێویست بە بەڵگەنامەی یاسایی پێویست بە بەڵگەنامەی زیاتر ئەکا بۆی کە پێشکەشی دایری کۆچ و کۆچبەرانی بکەن بۆی کە قەناعەتیان پێ بکەن پێویستیان بە بەڵگەی تۆماری ڤیددیۆیی ئەو بابەتانە هەیە وەکو ساڵانی ڕابردوو نەماوە تا چەکی مۆبایلیانەکەن کۆمەڵە لێکۆڵینەوەی ورد ئەەکەن لە پەنابەران بە چەندین جەلسە داوانامەکانیشان هێشتا قوبوڵ ناکەن و لە کەمپە درێژخایانەکان ڕایانەگرن و ناچاریانەکەن بۆی کە خۆیان واژووی بکەن و بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە ژیان لە ناو کەمپەکان ینی ژیانی باردۆخی خراپەوانێکی ئێستا لە کەمپەکاندان ئەوەندەی کێوە ئاگادار بن؟ بە دڵنیایی بارودۆخیان باش نییە بە تایبەتێوانی کە وەڵام بەخواستیان نەدراوەتەوە دیارە لە کەمپا بێ چ ژیانێکە بێ یەکێک لەو داواکاریانی ئێمەوە کە سیستەمی ئەم کەمپە نەمێنێت یعنی بەو شێوازە نەبێت کە پەنابەران بە شێوەیەکی گشتی لە کەمپا بن بۆ نمونەگەر وڵاتی یۆناان و وڵاتانی بەڵقان بدینیت بەدایان و سەدان هزار پەنابەری لێە کەمپەکانیان چییە یعنی لەو باوەڕێم کەمپی باریکە کە لە پارێزگای سلێمانی هەیە زۆر خۆشترە زۆر باشتر لەو کەمپانی کە لە ئێستا لە وڵاتانی بەڵقان و بە تایبەتی لە وڵاتی یۆناان هەیە لەوێ تەنها کابینەیەکە ڕۆژانە شەڕ و دەنگەدەنگ و فەرتەنە هەیە لەسەر ناخواردن لەسەر جێگە و ڕێگە لەسەر عشقالات کێشە و مەشاکل ڕوو ئەکاتە پەنابەران بەداخەوە و ئەوانە وان لێکەن ناچاریانەکەن کە زۆر بە زوی بگەڕێنەوە بۆ عێراق. بەڵێ کاک گاری سەباردەوەی کە بەرز وتت پێدانی مافی پەنابەرێتی قورس بووە بەزێ وەکو فیدراسیۆنی پەنابەران دەتوانن چی هاوکاریەکی ئەو پەنابەرە کوردانە بکەن کە لە وڵاتانی ئەوروپا هەیە بۆ وەرگرتنی مافی پەنابەرێتی دەتوانن چیان بۆ بکەنیت دەتوانیت چاوڵێکیان بۆ بدەنێەوە؟ هەوڵەکانی ئێمە وەکو فیدراسیۆنی پەنابەران سەبارەت بە پەنابەران کە داوانامی مافی پەنابەری پێشکەشەکەن ئێمە بەس لە چوارچێوەی یاسایە هاوکاریانەکەین و چاوپێخشانەوە بە کەیسەکانیانەکەین ئەگەر جێی قەناعەتکردنی ئێمە بێ ئێمە خۆشمان زۆربەی کات و پشگیریمان کردوون بۆ لایەنە پەیوەندیدارەکان و هەبووە لە ماوانی ڕابردوو زۆرێک لەو پەنابەرانی کە بە تایبەتی ئەوانەی کە لە تورکیاوە ئیتیسالیان لەگەڵ ئێمە هەبوو بێت و تووشی ڕووداوی نەخوازراوە بوون کۆمەڵێکیان هەبوو لە دەریا ڕزگاریان بۆ ئێمە زۆرینیان توانیمانە هاوکاریان بین و جوابیشان بۆ وەربگرین ئەوانە هەتا حدێک جێگیر بوونە ڕۆژانە بڵێن پەنابەر لە وڵاتە جیاجیەکان و پەیوەندی بە یەکەکانی ئێمە و بە سکرتارەتی ئێمەوە کات بۆ هاوکاریکردن و ڕێنوێنی ئێمەش بەردەوامین بە حەسەب ئەو توانایی کە خۆمان هەمانە و لە وڵاتان هەمانە هاوکاریانین لە پشگیریکردنیان. بەڵێ زۆر جار هاوڵاتیانی هەرێم بە هاوڵاتی غیر هەرێم بۆ نمونە بە هاوڵاتی سووری یاخود ئێرانی خۆیان لە قەڵام دەرن ئەمە کاریگەری دەبێت لەسەر کەیسەکانیان بەخراپ لەسەر کەیسەکانیان شکاوەتەوە لە وڵاتانی دەرەوە؟ بە دڵنیاییەوە مەم کاریگەری زۆر خراپیە بێت لەسەر هاوڵاتی هیچ پێویست ناکات تۆ شوناس و ڕەگەزنامی خۆت لە عێراقیەوە بگۆڕیت بە ئێرانی یا بیکەی بە سووری چکە بەیانی دووبانی تۆ گەر جوابی ژوەرگریت ڕەنگە پێت بڵە بڕۆ جیازی ئەو وڵاتە بێنە با من ئیقامەکەت بدەمێ بۆت بخەمە سەر جیازەکە تۆ هاوڵاتێکی ئێرانی نی بە چێکی جیازی ئێرانی هێنیت بەڕاستی چۆن نەتوانی بچی جیازی سووری بێنیت ئێمە خۆمان دایان و سەدان پەنابەر ئاگادارین کە ڕویان کردوتە ئێمە لە زیندانەکانە بوونە بردویانەتە سەفارەت و قونسڵگەرەکانی وڵاتانی دیکە کە زانیویانە ئەنتەروی زمانیان کردووە و لێکۆڵینەوەیان لێ کردووە کە هاوڵاتی با بڵێن بۆ نمونە ئێرانی نییە ڕۆشتۆتەوە زیندان حکومەکەی ئەوەندەی دیکە قورس بووە و واژوشی کردووە کە لەبەرەوەی کە سژن نەکرێت بگەڕێتەوە بۆ عێراق لێ نەگەڕاون هەتا حکومەکەی تەواو نەکردووە هیچ پێویست ناکە لە پێناوی هێنا تۆ شوناسی خۆت گۆڕی وەک ئەوانەی بەداخەوە کە
ئەگەر چی خەتای حکوومەتی تورکیایە بێ قەید و شەرچکە کرێت بە تەواتی لە نازنامەکانیان بکۆڵدرێتەوە و لەگەڵ سەفارەت و باڵۆزخانەکان و لەگەڵ نوێنەری ڕێکخراوەکان بۆ نمونێمە نوێنەرمان هەیە لێوێ و ڕۆلی خۆی هەیە لە تورکیا بەردەوام ئێمە لە تەنسیق و هەماهەنگیان ئەتوانن هین بکەن ئێمە بۆیان پشتڕاستکەینەوە کەوانە هاوڵاتی عێراقین یا سوورین ئەو جۆرە هاوڵاتیانەشمان هەیە بڵێنسم بۆ نمونە ئاوا کە خۆی بە سووری لە قەڵەمەدا خۆشی وە کەسوکارەکەشی تووشی ناڕەحەتیەکات و دیپۆرتی وڵاتێکی دیکە ئەکرێتەوە. بەڵێ زۆر باشە بەس وەکو مافی پەنابەری بۆ هاوڵاتیانی هەرێم قورسە ینی هۆکاری چێکە زۆرجار بە زەحمەت مافی پەنابەرەتی دەدرێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دیارە هەر لە دوای ڕووخاندنی ڕژێمی بەعسەوە لە ساڵی 2003ەوە پێدانی مافی پەنابەری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ سەختتر بووە بۆ پێی کە هەرێمی کوردستان هەرێمەکە سەر بە خۆیەوە ئیداری خۆی ئەداوە کێشەی و مەشاکلی نییە بۆ شێوەیەوە ناوچەیەکی پارێزراوە بۆ جەنگ و پشێوی زۆری تیانیەوەکو ناوچەکانی دیکە ئەمە بووەتە هۆکار بۆەوەی کە پێدانی مافی پەنابەری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان درەنگتر قوبول بکرێت یا هەر قوبول نەکرێت بەدەر لەوەش هەر ئەوەش بووەتە هۆکاریەوەی کە لە ماوەی ساڵانی ڕابردووە کە ئەو پەنابەرانەی دیپۆرت دەکرانەوە زۆرینەی زۆریان هاوڵاتی هەرێمی کوردستان بوون. یعنی تۆگەر 7,000 پەنابەر لە ساڵی 2005 تا 2011 کە دیپۆرت کرانەوە هەمووی 500 هاوڵاتی پارێزگاکانی دیکەی عراقیتیان نەبووە. زۆرینەیان هەمویان هاوڵاتی هەرێمی کوردستان خەڵکی هەرسێ محافەزەکەی هەرێمی کوردستان بوونە. بەڵێ کاگاری سەبارەت بە تەنسیق بۆ نمونە بۆ مەسەلەی دەستگیرکردنی پەنابەران حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقیت خەمێک لە پەنابەران دەخوایە یاخود بۆ مەسلەی ئەوانەی بێسەر و شوێنن بۆ گێڕانەوەی تەرمەکان؟ سەبارەت بە بێسەر و شوێنبووەکان ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە دیارەخۆ بێسەر و شوێنبووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم دوایە نەبووە لە ساڵانی نەوەتەکانەوە ئەمە کۆچ بەردەوامی هەبووە هاوڵاتی هەبوو بێسەر و شوێنبووە ئێمە خۆمان وەکو فیدراسیۆنی پەنابەران لەسەر داوای بەڕێوەبەرایەتی گشتی کۆچ و کۆچبەرانی هەرێمی کوردستان لیژنێکمان پێکەنا کە داواکە داوای سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بووە کە بە ئێمەیان ڕاگەیانەوە بەڵام بەداخەوە ئەوە تەنها مانگێک بڕی کرد ئەو لیژنەیە بەڵام هەر ئێمە ماینە وەکو ڕێکخراوەکانمان وەکو فیدراسیۆن کە دەستمان لەسەر ئەو کەیسە هەڵنەگرت ئەو حەسەب ئەو عیلاقاتی کە ئێمە شەمانەوە لە ڕێگەی نوێنەرایەتەکانمانەوە کە لە وڵاتان بێمە ڕاگەیەنراوە کارمان لەسەر کەیسی ئەمانەی ئەم ساڵانی دوایی کردووە کە پشکنینی پزیشکی لە تەرمەکان وەرەگرن و دواتر بە خاچیان ئەسپاردن ئێمە وا دامان نابوو ئەوانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کە بێسەر و شوێن کار لەسەر کەیسی هەر هەمیان بکەین و بتوانین چارە نووسیان دیاری بکەین ئەگەر جانیان لە دەزا و لێ بە خاک سپێردراون شوێنەکانیمان بۆ دیاری بکەن ئێمە بە کەسوکاریان ڕابگەین بەڵام بەداخەوە زۆرینیان هەبووە کە نازنامەیان پێ نەبووە وەکو ئێستەش نەبوو پشکنینی پزیشکیان بۆ بکەن لەوێ یەکسەر بە خاک سپێردراون وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە بێسەر و شوێنبووەکان لەگەڵ حکوومەتی عێراقیە بە هیچ شێوێ بەپێی پێویست نەبوونە غەیری فیدراسیۆنی پەنابەران وەکو تاکە ڕێکخراو لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان کاری لەسەر ئەم کێسە کردووە من بە دڵنیایە پێت ئەڵێم ئەگەر ببووە هاتنە سەر دەستگاکانی ڕاگەاندن قسەیان لەسەر کرد یان ئێمە ئیشمانە کرد یا کە سوکاری پەنابەران ئەچون هانیان بۆ بردن خۆوە بەڕێوەبەرایەتیمان هەیە وەزارەتمان هەیە بەداخەوە کە بە سەدان مۆزەفی هەیە بە ملیۆنان دۆلاریان لە بەردەسایە ڕێکخراوێکی ئاواش کە کرێی ئۆفیسەکەشی خۆی ئەیدات نەمان هێشتووە کە کەسوکاری ئەو پەنابەرە بێسەر و شوێنبووانە تووشی ناڕەحەتی بن بەوەی کە خۆیان بڕۆن سەردانی تورکیا بکەن یا سەردانی یۆنان بکەن تایە بووە خۆی سوکنایی بەدڵی هاتەوە توێتی حەزەکەم خۆم بڕۆم یا ئەوراقەکان بەدەستی خۆمەوە بێت ئەینا لە ماوەی ڕابردووە بۆ سەرجەم بێسەر و شوێنبووەکان هەر ئێمە بووینە بە دوواداچوونمان کردووە ئەوەش کە سەپارەت و باڵۆزخانەکان کردویانە لەگەڵ ئێمە بەڵێ کاتمان کەماوە سەبارەت بەوەی کە ئێستا ژماری بێسەر و شوێنان چەندە ئەوەندەی کێوە ئاگادار بن یاخود ئەوانەی خنکاون لە ئەو ئاماریکەدا ئێوە شەیەک ساڵان ڕابردوو بە کورتی بێ سوپاس دەکەین
بەڵێ لە ماوەی چەند ساڵی ڕابردووە زیاتر لە 278 وڵاتی گیانی لەدەستداوە و 133 کەسیان تقریبان بێسەر و شوێنن هەتاو پێسەوە مەلەفەکانیان لای ئێمە هەر بە کراوەی ماوەتەوە زانیاری پێویست تاو شوێنی ڕووداوەکان کراوە و بەردەوامین لە بەدواداچوونەکان ئەوانی کە دەرئەنجامیان هەبێ بە کەسوکاران ڕاگەی. بەڵێ دوا پرسیارم لەسەر مەسەلەی بازرگانی کردن هەیە لەلایەن قاچاقچیەکانەوە بە پەنابەرانی کورد یاخود دزینی منداڵ بۆ کارێنیانێن بۆ کاری بۆ نمونە مادە هۆشبەرەکان و کاری تر ئەم حاڵەتە بەدی کراوە بە کورتی بێسپاس دەکەین. ئێمە تا هیچ حاڵەتێکی لەو زۆرەمان بەدی نەکردو بەڵام ئەوەی کە قسەی لەسەر کرابێت باز لەوەی کە لەوە کراوە کەوتیانە ئەندامانی جستایان دەرەکەنیان فرۆشن ئەوانش بەڕاستی دوور بۆ لە ڕاستیەوە چکەمە لێکۆڵینەوەی زۆر وردمان کردووە لەو قەزێ ڕووداوانە لەم سنوورانەیە نەکراوە ئەکرێت لە دەریای سپیناوە ڕاست و لەو جۆرە وڵاتانە ئەو شتانە کرابێت ئەوانەی کە کراوە کە کاتێک کە سوکاران کە بینویانە تەرمی ڕۆڵەکەیان بەداخۆ گەڕاوەتەوە بۆ ئێرە بینویانە تەشریح کراوە یعنی ئێمە کە لەگەڵ پزیشکی دادی وڵاتان و لەگەڵ نوێنەرانی خۆمان قسەمان کردوان بە فەرمی پیان و توانە کاتێکەمانە بە جەنازەی دۆزرانەوە بۆ لێکۆڵینەوە کە بزانن لە هۆکاری گیان لە دەستدانی چی بووە تەشریحیان کردووە مجەڕەت بۆ ئەوەشی کە مودەیەک بمێنێتەوە ناوسک و هەناوەکان دەرکردو و دەرمانیان پێوە کرد. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئاری جەلال سەرپەرشتیاری گشتی فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق کە لە شاری سلێمانیەوە لەگەڵ مام سوپاس بۆ بینەران بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.